مناڵەکەت یا باوکی مناڵەکەت بەڵام لەگەڵ متوانێوی پێنەکەی کە نەزانی چۆن مۆبایلەکەی بەکارهێنێ. وتوبێژ و ڕاگۆڕینەوەی جیاجای ئەم دانیشتوانینی و ئەم هۆڵە گەلێک زانیاری بابەتی تێدا دەرکەوتن کە زۆرتر کۆمەڵایەتیانە بوون و زانراکردەی تونند و تیژی دژ بە ژنان زیادی کردووە. سەرەڕای دەیان هۆکاری خۆشیانی و پێکەوەیی نێوان ژن و پیاو. مادام تۆ ڕێکخراوێکی لەگەڵ ژنانە ئیشەکەیت و کۆنتاکتان لەگەڵەوان هەیە لەناو کۆمەلگای مەسا تونند و تیژی هەیە؟ بتأكيد چیە تونند و تیژەکە؟ بتأكيد تونند و تیژی ئێستا زۆر بەداخەوایڵم ئێمە زۆر بۆ یا کەم بووە؟ ئەتوانم بڵێم هەتاکو 2013 بوو بەنیسبات یعنی زۆ کەمی کردبوانێ بەڵام دوای ئەم شەڕی داعشکە هاتەوە جارێکی کە بەهۆی ڕێکخراوەکان و کە بارێکی ئاوری قورزاتەوە بەسەر کوردستانە ئەم کاتە وای کرد جاریکە تونند و تیژەکان لە باتی کەم کات زیایی کردەوە یەکەم لە ڕووی ئابووری و دووەم لە ڕووی ئەوەی کە بتوێنێتوانی ئاوارە بوونەوە کۆمەڵێ شتی کە بەگەی دروست بوو سەری یعنی ئەساسی یەکەمی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە باری ئابووریە باری ئابووری زۆر سەختە باری ئابووریشکە نەبوو کردواتەنێڵە کاسەی پڕ ئاشتی ماڵەکە ماڵەکەت ئەوەی تیانەبوو و تونند و تیژیشی تێئەکرێت و زۆرن و تون و تیژانی کە بەرامبەر بە ژنانەکرێن لێدان جنێودان سوکایەتی واتە تون و تیژەکان جەستەین دەرونین و سێکسی. گەلێک هۆکار هەژمار کراون سەبارەت بە بوون و بەردەوامی تونند و تیژی دژ بە ژنان بەڵام ئەم پارێزەرە دەڵێت ماکی گرفتەکە پەروەردەیە. من پێم وابێ گرفتی سەرەکی لە پەروەردەی ئێمە هەیە بۆیە هەتاوەکو ئێستا ئێمە لەناو خێزانە و لە ناوەندەکانی خوێندنامە پەروەردەیەکی دروستمان نییە بۆیە نەمانتوانیوە تاکێکی تەندروست پێ بگەێنین بۆ کۆمەلگا کاتێک تۆ تاکێکی تەندروستت نەبووە گەورە بێتوە چێتە کۆمەلگاوە بەدڵنیاییەوە ڕەفتارەکانی ئێمە گفتارەکانی ئێمە بە جۆرێکی تون و تیژن کە عەزیەت بە بەرامبەرەکەت ئەگەیەنێ و دوجارە بێتە هۆی ناڕەحەتی و عەزیەتانی بەرامبەرەکەت ئیتر ژن بێدیان پێ چونکو ئەچمە ناومە ئاساتی خەڵک و ژیانی خەڵکەوە زۆربەی خێزانەکان ئەبینم ژنەکانیان زڵمیان لێ دەکرێت و زڵمێکی زۆر گەوریان لێ دەکرێت هەندێک ژنی شەیە تەنها کوژراون و لە مافی خوان بێبەشن. باشە چارەسەر چیە بڕای تۆ حل چییە؟ وەڵا چارەسەر ئەوەیە ئەبێ یاسا سەروەر بێت و ئەو کەسانی کە زوڵم ئەکەن بە یاسا مامەڵەیان لەگەڵا بکرێت. ئەبێ زۆر باگابی لەسەرەوەی کە کاتێک شتێکی خۆمان پێکەوە ژیانی ژن و پیا و نەزعی ئاشتی کۆمەڵاتی نێوان خانەوادەکان و پەروەردەیەکی دروست و گرنتی ژیان و مەعیشەت ڕاستەڕێی پەسەندن بۆ پێکەوە بوون و نانەوەی وەچە و کۆمەڵگایەکی ئاشتی پارێز و ڕێز لێگیرا و کە دوجار تاکێکی هەز بە بەرپرسیار دروست دەبێت. عوسمان و بەکرگەلی کوردستان سلێمانی.